لە دەوروبەری داڵاس لە ویلایەتی تەکساس هاوکاری ئەو بەساڵاتوانە دەکرێت کە لە خانەوادەکانیان دابڕاون بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیان پێوە دەکرێت. گۆڕانکاری زۆر بەسەر ژیانمدا هاتووە، دەمێکە خانەوادەکەم و هاوڕێکانم نەبینیوە بیریان دەکەم. هەروەها تەکنۆلۆژیا بووە بە تاکە ڕێگەی من بۆ پەیوەندیکردن لەگەڵ خەڵکدا. بۆیە بەڕاستی تەکنۆلۆژیا منی ڕزگار کردووە و پێم وایە ژیانی زۆربەی بەسەڵاتوانیشی ڕزگار کردووە. بەرنامەکە لەلایەن شاری پلانۆ پێشکەش کراوە لەنێو ئەوانەی کە بواری دیدەنی کردنیان کەم بۆتەوە بەهۆی ڤایرۆسەکەوە. ڕۆژێک ئیمێڵێکم بینی کە کتێبخانەکانی پلانۆ پرۆگرامێک پێشکەش دەکەن و پەیوەندی بە ساڵۆچۆکانەوە دەکەن بۆ گفتوگۆکردن. من ناوی خۆمم تۆمار کرد، پاشان کچێکی گەنج بە ناوی هاڵی 2 هەفتە جارێک پەیوەندیم پێوە دەکات. ئەو پەیوەندیانەش مانای ملیۆنان دۆلار دەگەیەنن بۆ من. هاڵی ڕێکمان کارمەندی کتێبخانەیە و لە نێو نزیکەی 15 کارمەندی دیکە لە چەند لقێکی شاری پلانۆ بەیەکەوە کار دەکەن. نزیکەی 50 پەیوەندی تەلەفۆنی لە هەفتەیەکدا وەردەگرن کە لە مانگی 4ەوە دەستیان پێکردووە. ئەوان قسە دەکەن سەبارەت بە قوتابخانە و وانەکان کە لەوانەیە بەشداری تێدا بکەن یاخۆت بردنە دەرەوەی سەگەکانیان و پیاسەکردن لە دەرەوە. ئێمە بواریان پێدەدەین بەردەوام قسە بکەن. بەڕێوەبەری کتێبخانەکە برێنێت بروچلی کە هاوکاری ڕێخستنی پرۆگرامەکەی کردووە گوتی کتێبخانەکە پلانی هەیە بەرنامەکە تا ناوەڕاستی هاوین بەردەوامی پێ بدات و ئەشێ بۆ هەمیشەیی بمێنێتەوە. ئامانجەکە ئەوەیە دەرفەتێک بۆ کەسخانە بدەین کە لە ماڵەوە مامڕێتەوە کەسێک هەبێت گفتوگویان لەگەڵدا بکات یاخود کەسێک تازە قسەیان بۆ بکات هەتا ئەگەر کۆمەڵێک هاوڕێشیان هەبێت چونکە تا بە ساڵات چووتر دەبێت بازنەی هاوڕێتی بچووکتر دەبێتەوە. ڕێکمان دەڵێت ئێمە هاوکاریان دەکەین بۆەوەی سەرقاڵ بن، ئەمەش بەشێکە لە مەتەڵ. پێم وایە ئەمە وەکو بەرەنگاربوونەوەیەکە لە نێو کۆمەڵگەدا هەندێک کات بە تایبەت بوو بە ساڵاتچوان چونکە ئەوان وا دەرەکەون کە زیاتر ئامادەی ئەوان تووشی ڤایرۆسەکە ببن. هەمویان نا، بەڵام هەندێک نگەرانی هەیە سەبارەت بە چۆندەرەوەیان بۆ نەگەشتیەکان دوای ئەوەی وردەوردە دەست بەکرانەوەی خزمەتگوزاریەکانی ناو شار کراوە. دیل کاپلان یەکێکە لەوانەی کە بە بەردەوامی قسە لەگەڵ کچەکەی و نەوەکان و هاوڕەکانیدا دەکات. هەروەها بەردەوام لە ڕێگەی فەیسبووکەوە پەیوەندی لەگەڵ خەڵکدا هەیە. من زۆر سپاسگوزارم کە دەبینم ئەو شاری منی تیا ئەژیم گەنجینەیەکە بۆ بەساڵاتچوان. بەڵام کاپلان دەڵێت قسەکردنی هەفتانە لەگەڵ ڕێکمان مانای ملیۆنان دۆلار دەگەێنێت بۆ ئەو.